کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەڵێت ئامادەکاری تەواو کراوە بۆ هەڵبژاردنێکی دوور لە ساختەکاری و متمانەی تەواویان هەیە بە شێوازی ئەلکترۆنیکردنی هەڵبژاردنەکانی ئەم جارە. 15,000 کارمەند سەرپەرشتی هەڵبژاردنەکان دەکەن و لە سەدا 35 ڕاهێنانیان لەسەر شێوازی هەڵبژاردننی ئەم جارە بینیوە. تا ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە لە سەدا 69 دەنگدەران کارتی بایۆمەتری دەنگدانیان وەرگرتوتەوە، ئەوانەشی وەریان نەگرتوتەوە. 13 ڕۆژی تریان لەبەردەستە بۆ وەرگرتنەوەی کارتەکانیان. بەوتەی کۆمیسیۆن چەند جارێک سندوقی ئەلکترۆنی دەنگدان تاقی کراونەتەوە و هیچ گرفتێکی نەبووە. لە ڕۆژی دەنگدانیش هەر سندوقێک گومانی لە سەدا 25 ساختەکاری لەسەر بێت، تەواوی دەنگەکانی سندوقەکە پوچەڵ دەکرێتەوە. کۆمەڵی ڕێکاری زۆر باش گیراوەتە بەر بۆ ئەوەی کێشە و گیرروگرت یاخود تەزویر نەکرێتەوە. ئەوانە جیها ئەوانی کە هەڵگری بیتاقە کورت مەدایەکەن قەسیر المەدایەکەن ئەویش لەگەڵ جیهازەکە چۆن دەڵێ هەموو داتایانە لەگەڵ ئەو وەکو فازەکە کاری پێ دەکرێت. بەڵام ئێمە کۆمەڵێک ئیجراعاتی زۆر تونمانداناوە سەبارەت بە ئەوەی گروپێک لایەنێک بیانەوێ کاری تەزویرکەن. بۆ نمونە ئێمە ئەوەی کە هەمانە مەسەلەن تەقاطعی بەسمە کەسێک لە یەک جا زیاتر دەنگ بدا، ئێمە تەنانەت لە هەر سندوقێک ئەگەر لە 125 وەرەقەی تەقاطعی بەسمە بێ ئەو سندوقە بە کاملی ئیلغا ئەکرێتەوە، جگە لەوەی هەردوو جیهازەکە ڕێگری تەواوەکە. ئێمە بە بەڵگەوە لامان بێ هەر کەسێک هەر کاندیدێک یان هەر قەوارەیەک کڕین و فرۆشتن بکە بە بەڵگەوە لامان بێ ئێمە ڕاستەوخۆ لە پرۆسەی هەڵبژاردننی نووری ئەخەینەوە. قەوارەکەش و کاندیدەکان هەر ئەگە کاندید خۆی بێ ئەگە قەوارەکەش بێت و هەر هاوڵاتیەکیش بزانین بە هەمان شێوە کڕین و فرۆشتن بە بیتاقەیەکە ئێمە ڕوبەڕووی یاسایەکەنەوە و سزاکەشی زۆر قورس. هیچ کەسێک ناتوانێت تەنها لە دەنگی خۆی زیاتر دەنگی کرد. ئەو هاوڵاتیانەی کە تا ئێستا نازانن لە کام بنکە پێویستە دەنگ بدەن یاخود کارتی بایۆمەتری دەنگدانیان گەڕاوەتەوە یاننا، لە ڕێگەی بەرنامەیەکەوە کە لە گۆگلی پلەی هەیە بە ناوی بەسمەتوکە دەتوانن هەموو زانیاریەکانیان دەست بکەوێت سەبارەت بەو دەنگۆیانەی کە حیزب و قەوارە کارتی دەنگدان دەکڕێت یاخود هاوڵاتی هەیە بە بڕێک پارە کارتی دەنگدانی دەفرۆشێت. کۆمیسیۆن دەڵێت ئەگەر بە بەڵگەوە هەر لایەنێک لەسەری ساغ بێتەوە ئەوە لە هەڵبژاردنەکان دوور دەخرێتەوە، هاوڵاتیش بێت قورسترین سزا دەدرێت. لە هەڵبژاردننی پێشوش 2000 هاوڵاتی لەسەر فرۆشتنی دەنگەکانیان سزادران. دەربارەی دۆزینەوەی کارتەکەت بۆ ئەوەی کە هاوڵاتی نەڕاتە بنکەیەک و کارتەکەی نەهاتوێتەوە یا بڕاتە بنکەیەک بە هەڵە و ماندوو بێ دواتر بچێت بۆ بنکەیەکی تر، وەبسایتێکەیە ئەپێکەیە لە ئەپستۆر بە ناوی بەسمەتوکە، یعنی باڵین پەنجەمۆرەکەت بە زمانی عەرەبیە. هاوڵاتیان ئێستا هەمووی مۆبایلی زیرەشیان پێیە، ئایفۆنیان پێیە، گەلاکسیان پێیە، ئەتوانن ئەو ئەپە دابەزێنن لەو ئەپە ناوی خۆت داخڵ بکەیت، پێ دەڵێ کارتەکەت بۆ کراوە یا بۆت نەکراوە و پێش دەڵێ کارتەکەت بە دیاریکراوی لە چ بنکەیەکە بۆی بیدۆزیتەوە. تەواوی سندوقی دەنگدانی ئەم جارە بە فلاش میمۆری پەیوەستکراوە کە لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم پارێزگاکان بەیەکەوە بەسراوە. ڕاستەوخۆ دوای کۆتایی هاتنی دەنگدان دەنگی سەرجەم سندوقەکان دەنێدرێت بۆ بنکەی سەرەکی بەهۆی ئەو ئاسانکاریانەی کراوە. کۆمیسیۆن دەڵێت هەر لە 14 کاتژمێری سەرەتا پێدەچێت دەنگدانی بەرایی ڕابگەیەندرێت. ڕامی ڕسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.